وڵی هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێنینەوە ئێستا خەڵک کەوتوتە وەزعێکەوە قەیرانێکەوە قەیرانی بنزینمان هەیە قەیرانی گرانی شتمان هەیە شتومەکەکان بەعامەتەن شتەکان گران بووە خەڵکیش ڕاستە موچەکەی هەیە بەڵام موچەکەی ڕاتە 40 ڕۆژجارێ 50 ڕۆژجارێ یعنی پێویستیاتی ئیشکالیاتی تر هەیە لێرە زەرورتر خەڵک بۆیە ناوێرێ زۆر شتی تر بکڕێ ینی جارە نەهاتە سەیران شتێکی یەکڕێ یان گەشتێکی کرد بەڵام ئێستا بنزینەکە وای کردووە گرانە یان پێویستیاتی تریش هەیە لێر لەمە زەرورتر گرانە ئەم ناوێرێ ئەم بکڕێ ئەچێ شتی پێویستی ترەکرد ساڵانی پێشوو بازار باشتر بوو هۆکارەکەی ئەوە بوو یعنی ساڵ بە ساڵ وەزعەکە باشتر بوو ئێستا ئەگەر وا بڕوە یعنی ڕەنگە ساڵی ئایندە گەر وا بڕوە ساڵی ئایندە خراپتر بێت لەم ساڵ گرانی بنزین نەبوونی پێداویستی خۆی لە ڕاستیە ساڵ بە ساڵ ئەتوانین بڵێن خۆزگەمان بەپار بەڵام ئێمە خۆزگەمان بە 5 ساڵ لەمەوە پێش خۆزگەمان بە ساڵی 2014 کە حکومەتمان باش بوو قەیران نەبوو خۆ ئێستش قەیران نیە ئێستش تەنگەرەکان وەکو جاران ئەچێتە دەرەوەی وڵاتی ئێمە بەڵام ئێستا ئێمە بەراوردی بکەین بە ساڵی 2014 بە ساڵی 2015 لەگەڵ ئێسەیە ئەم شوێنێکە منەی بینی لەوانەیە ئێستا 200 نەفەری تیا بێ ساڵانی ڕابردوو بگرە لێرەوە سەرەتەگرت تا پردەکەی خوارەوە تا ئەو شوێنێک کە دینە سیارەکانەوە سام ئەمەڵێ هۆکار بوونەتە سەر بۆ کاری سەرەکی بۆ کەمبوونەوەی گەشتیار لە ناوچەکانە هەڵبەت ئێمە بە دوواداچوونەکانمانە بۆمان دەرکەوتووە کە کەمبوونەوەی گەشتیار تەنها ناوچەکانی ئێمە نین تەواوی ناوچەکانی کەی هەرێمی کوردستانی گرتووەتەوە بە دەرەجەیەکە مەگەڕێتەوە بە بژێوی خەڵک بەڕاستی کەمی موچە و درەنگدانی موچە لە کاتی خۆیان هۆکاری کە لە هۆکارەکان کە کاریگەری کردووە گرانبوونی شتومەک کاریگەری کردووە سەر کەمبوونەوەی گەشتیار لەلای کێشەوە بەڕاستی بەرزبوونەوەی نرخی بنزینێکی کە لە هۆکارەکانی کەمبوونەوەی گەشتیار چونکە ئەگەر گەشتیارێک جاران بە 20,000 بە 30,000 بنزینە گەشت بێتە ناوچەی گەشتیاری بەڕاستی ئەمڕۆ بەلانی کەمەوە 50,000 70,000 100,000 دیناریە بەس بۆ دابینکردنی بنزینەکەی